ئەگەر ئێمە لە کار بێزار بووین چۆن ئەو بێتاقەتی و بێزاریەمان بڕەوێنینەوە لە ڕووی دەرونیەوە چۆن کارێک ئەگەر کاری کردە سەر بەرەمێنانمان چۆن بتوانین ئێمە بە چەند هەنگاوێکی سادە وا بکەین لەو بارە بێزراویە یان ئەو بارە ڕاڕاییە دەرونەی دووچارمان دەبێت چۆن خۆمانی لێ ڕزگار بکەین. هەندێک جار دەوتێت بن لە کارەکەمدا هاوڕێکەم لە ڕووی دەرونیەوە تەواو ئارامیم پێبەخشێت، ژینگەی کارەکەم ئارامم دەکاتەوە، واکات بەرهەمم زیاد بکات. مامەڵەی من لەگەڵ بەڕێوەبەر لەگەڵ کارمەندانی تر بڕیارەدات هەموومانە یەک بێچانەکەینە بە پرسیار ئاراسی زۆر بەڕێز هەستیار عەلی دەکەین توێژەری دەرونی وەڵامەکەمان دەداتەوە. کاکەستیار زۆر بەخێر بێ، ڕۆژێکی نوێت باش. زۆر سپاس، ڕۆژێکی نوێش باش. هەمومان لە ژیاندا لە کاردا ڕوبەڕووی ئەم بارە بینەوە، ئەگەر ڕەنگە لە مانگێکا بۆ ڕۆژێکیش بێت ڕەنگە هەمومان دووچار بێت، هەندێک جار زیاتر، هەندێک جار پیشەکەش بەدڵی خۆت نییە ئەوە خراپتر. بەڵام بەگشتی چۆن لە ڕووی دەرونیەوە لە کاردا خۆمان هێور بکەینەوە. دەستان خۆش بێ بۆم بەرنامەیە. لە ڕاستیە هەر خۆی کارکردن بە شادەماری پێشکەوتنی کۆمەڵگا دادرێت، ینی یەکێکە لەو هۆکارانەی کە ئێمە دەتوانین تاکێکی بۆ چالاکی پێ بناسیینەوە لەگەڵ تاکێک کە سز بێ و توانایی ئیشکردنی نەبێ. بۆی هەموو ئەوانەی کە ئیش دەکەن ینی ئەوە مژدێکی خۆشە بۆوانەوانە ڕۆڵیان هەیە لە بەرەو پێشبردننی کۆمەڵگاوە کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگاوە بە ئاراسەکردنی کۆمەڵگا ڕۆڵیان هەیە. بۆیە زۆر کاتێک ئینسان مرۆڤ کاتێک کارەکات ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگە بێتەوە، کۆمەڵە سترێس و کۆمەڵە فشارە بێتەوە و دەرەنجامی ئەم شارانەش بەشێکی خودین ینی پێویستی بە تاکەکە خۆیەتی و بەشێکیش دەرەکین ینی پێویستی بە دەرەوەی ئەم بابەتەکەی خۆیەتی. بەڵام ئەگەر کەسەکە بتوانێت ئەو بابەتانی کە پێویستی بە ناخی خۆیەتی و ئەو پەیوەندی بە کەساتی خۆیەتی بتوانێت کۆنتڕۆڵی بکات یا بتوانێت بابلژیگەیەکی لەبار بۆ خۆی بڕەخسێنێت بەدڵنیایەوە هۆکارەکانی دەرەکین پەیوەندی ئەو کاریگەری کەوتۆ لەسەر ئەم کەسە دروست ناکات. بۆیە زۆر جار هەیە کەسەکە کاتێک ئەچێت بۆ کارکردن ینی ڕێنمایەکان بەم جۆران ینی شتەکان ئەو کەرسانێکە لە بەردەسی کەسەکە لە بەردەسی ئەمان بەم جۆرن کەڵێن تۆ پێشەوەی بچی بۆ کارکردنەکەی خۆت پێویست پێ کۆمەڵە هەنگاوی باشت نابێ ینی کۆمەڵە کاری باشت کردبێ. هەرچەندە تا ڕادەی لە کۆمەلگای ئێمە زۆر حساب بەم شانە ناکرێ ینی شتەکان ڕاستە لاوەکین با بڵێن سادە و ساکارن بەڵام کاریگەری زۆری جیابیان هەیە لەسەر کەسەکان. بۆ نمونە بەر لەوەی کە تۆ بچی بۆ دەوام پێویست بۆی کە تۆ یعنی چالاکی بکەی کارێک بکەی کە زۆر دڵە پێی خۆش بێت کە مرتاحبی پێی یاخود بەر لەوەی کە تۆ بچی بۆ دەوامەکە پێشەوە پلانی تایبەتت هەبێت بۆ کارکردنەکەی خۆت یاخود بە هەمان شێوە تۆ خەبێکی پێویستت کرد بۆ ئەو کارێکە تۆ تیکرد ینی تۆ بێ دوورکەویتە لەو کەسانی کە بۆ مەکارگەری سلبی لە تۆ سەر تۆ دروستەکەن و ژیانی تایبەتی خۆت لەگەڵ ژیانی کارکردنەکەی خۆ بە دوور بگری. بۆیە ئەمانە کۆمەڵە هۆکاری زۆر باشن بۆ کەسانی کە بۆ من لە ڕووی دەرونیەوە گرت بخوان دروستەکەن. زۆر جار هەستیار ئێمە پێشەوەی کە جەنابەت بابەتەکە زیاتر ڕوون کە تۆ با من پرسیارێک لێرە لە جەنابەت بکەم. ئێمە هەندێک جار بەڕاستی ئەبینین پەیوەندی بە خۆمانەوە هەیە کەشی کارەکەمان خۆش بکەین بەڵام هەندێک جاری بەڕاستی کەشەکە کەشێک نییە کەسەکە تیا بتوانە مرتاح بێ بۆ نمونە لەگەڵ بەڕێوەبەرەکە کێشەی گەورەی هەیە بۆ نمونە حەز بە کارەکە ناکات. لەم کاتانەدا بەڕاستی تا چەند ڕێگە پێدراوە کە هێشتا هەر تۆ بە دروستکردنی کەشێکی باش بۆ خۆ چاوەڕێ ئەوە بکەیت کە شوێنی کارەکەت دڵخوازتر بکەیت. بەڵێ لە ڕاستی ئەوەی کە بەسمان کرد تەبعاً یەکێک ینی لەو هۆکارە بەهێزانەی پەیوەندی بە دەرەوەی خۆمانە یعنی دەرەوەی خۆت یعنی تۆ ئەگەر خۆشت هەرچەند ئامادەکە بە زۆر جار ئەم هۆکارە لاوەکیانە لە دەرەوە کارگەری سبێسە تۆ دروست دەکەن بەداخەوە یعنی کەسەکە بگاتەوە قەنەعەتە بەشێک ینی ئێمە یاسای کارێکی تایبەتی بۆ نمونە تەنزیممان نییە بتوانێت شیازی کارکردنی من تەنزیم کات لەسەر ئاسی خودی و شەخسی و بەرژەوەندی و ماستا و مەسلحەت و شانە دوورمان بخاتەوە ینی ئەبێ یاسا ئەم ڕۆڵە ببینێت کاتێک کە بۆ من لەگەڵ خاوەنکارەکەی من بە شازی ناتەندروست مامەڵە لەگە مناکە یاسا ئەبێ ئەم ناتەندروستی ڕاستکاتەوە ئایا خەتای من یا خەتای بەڕێبەرەکەی ئێمە ئەم ڕێنمایی کە یین لە ڕاستیە بۆ ئەم بارودۆخە نەخوازراوی ئەمە ناچارەکەی کەڕاستی دەکرێت بەڕاستی پێڵم زناخۆ بەدڵنیایەوە زۆر جارەیە یعنی تۆ هەرچەندە باشی کەسێکی سەرکەوتوی کەسێکی لاتووی بەڵام بەڕێوەبەرێک بەداخەوە ئێمە خۆمان لە واقعەکەین کە زانین کە بە ناکەفاایی یا بە باوەستە یا بە بەرتیل بە شت گەشتە ئەو شوێنە بۆیە زۆر جارێ کەسەکە بەم شێوازە گەیشتە پلۆپۆست و پایەک بە دڵنیاییەوە هەنگاوەکانی با بڵێن تێڕوانینەکانی هەر بۆ شوازە دەبێت کە خۆی پیاتوتە ناو پۆستەوە بۆی ئێمە لە ڕاستە ئێمە کۆمەلگای پڕشێتی لەم جۆرە کەساتێنە پڕشێتی لەم جۆرە بەڕێوەبەرانە بەڵام ئێمە بۆ ئەوی کە يعني او واقعه نشوفي لي مسخ خمانه يا بابلين قبولي نكل لسر خمانه رتي كيلو يا بابلين اما بشك نبين لو هنقاوه شفتاني كبرامر بيما دندر نحوي جريتريا ما خماني اما ابي اعتراف كاين لسروي كبون او بري كاتك كبون منا
ئەزانەی کە من ئیشکەرم و بەغەدرم لێ کابێ تێبگەین لەوەی کە ئەو کەسێکی ناڕەشنبیدا کەسێکە کە بەوەستات تۆ شوێنە بە بەرتی لاتۆ شوێنە کەسێکە کە بە ئینتیبای حیزبی بۆن بچێتەوە شوێنە یە هەر جۆرە لەو جۆرانی کە من قەناعەتم پێێتی من بۆ خۆم بە ئەو کەسێ دادەنێم ئەگەر کەسێک بۆ منە بەڕێوەبەرێک بە شازێکی ئەکادیمی با بڵێن بە هەنگاوەکانی خۆی مستحقی خۆی گەشت بێتەوە شوێنە بە دڵنیاوە دەتوانێت جیاوازی بکات لە بینی با بڵێن فەرمانبەرێکی چالاک و ڕێکوپێک و دەستپاک و داوێنپاک لەگە فەرمانبەرێک کە بۆ منە دوورە لە پشتانە بۆی ئێمە لە ڕاستی ئەمە واقعەکە لە بەردەستمانایە زۆر جار هەیە تۆ ڕوبەڕووی ئەباردۆخانە ئەبیتەوە کە ئەم باردۆخانەش کاریگەری هێن لەسەر تۆ یعنی ئەبینی سێرەکەی کەسێ لە ناو فەرمانگاکەی خۆتە لە شوێنەکەی خۆتە ئەبینی یعنی بەقەرنیوی تۆ کە چالاک نییە بەقەرنیوی تۆ ئەکتیڤ نییە یعنی ئیبداع ناکە لە کارەکەی خۆ ینی کارەکەی خۆ بەرە پێشەوە نابە بەڵام سێرەکەی ئەفزەڵەتی لە پێشەوە تۆ بێنەوە تێبگەی برنە پێشەوەی ئەو کەسە تۆ قەتمەلای بۆ مەخوازەکە و شازی ئەو پێ براوەتە پێشەوە ئەبێت تۆ بەزەی پێێت کارەکە لە خۆت دەست پێگا ینی ئەمووی پێوەستە بە خۆتەوە بەڵە بەتاکی تۆ خۆت ینی دەستپاکی داوێن پاکی گۆڕانکاریەکی لە کارەکەی خۆتە متمانەت بە خۆتە ینی بڕوا بە خۆتە توانیتە بۆ منە داهێنانێکی باش بکەی توانیتە هەنگاوی باش بنێ لە شوێنەکە گۆڕانکاری بکەی لە کارەکە ئەمە کوی پرۆسەی تۆیە کە تۆ لیبەر پرسیاری هیچی تر لیبەر پرسیارنی لەوە بەرپرسیاری بۆ منە مۆزەفێکی نەخوێنەوەیکەن بە بۆن منایەنەکەن بەسەر تۆ بە بڕێوەبەری شوێنێکەوە باش ئەگەر ئەوە کە هەمووی وتمان باسی ناچاریە ینی تۆ بۆ منە زۆر جار ئەتخەنە ژوورێک شۆ لە نێو فەرمانگەیەکدا ڕەنگە هیچی کەسەکانە بەدڵ نەبێ دەوامێکی حکومی و ناچاری و پەیوەستی خۆما بەس باسی فەرمانگاکەن خوێندێک کار هەیە ڕەنگە سەربازی بێ کە تۆ مەرجە هەر ئەنجامی بێژی کەواتە تۆ شەڕکردنێکە لەگەڵ ناخی خۆت ئێمە چۆن بۆ ئەو شەڕکردنە خۆمان ئامادەکەین یعنی چۆن دان بەو واقعە بنین کە هەیە نەیکەنە بارێکی سەخت و دژوار لەسەر ژیانی خۆمان و کار لە پیشەکەشمان بکە لەسەر حیاتی خۆشمان بکە بەڵێ بەدڵنیایەوە هەموو ململانێکی سیبی هەموو جەنگێکی دەرونی کە خۆت لەگە خۆتە ئەیکەی زیانی بۆ سەر خۆت و بۆ کارەکەت و بۆ خێزان بۆ چادەورەکەت هەیە یعنی چوار زیانیە ئەو ململانە ناشەریفانی کە خۆت بۆ خۆتی دروستەکەی زۆر جارێت چۆن پێ دڵم یعنی تۆ کاتێک بە ناچار لە شوێنێکا دانیشی سێ ڕێگایە تۆ توانی بەکاری بێنی یەک بۆن منە من ژیانی تایبەتی خۆم بۆ کەسانە باز ناکەم کە لەو شوێنە و تا بۆشم بکرێت لەو کەسانە دوور دەکەمەوە کە بۆ منە سیلبیا دەبەخشنەوە بە من با بڵێن کاریگەری خراپیان لەسەر منەیە سێش حەقە دەم بەوان یعنی بەم پێی مستەوای معریفی مامەڵای بە لەو کەسانە کەم کە لەو شوێنە یعنی ئەگەر ئێمە بەم سێ ڕێگایە لە ناو هەر شوێنێکا بنەگە پرشی بێ لە دۆستە خەتوانین شوێنێکی ئومێد و خۆش و بەختەوەری بخۆمانی تا بدۆسینەوە بەڵام زۆر جار هەیە تێکەڵی ڕوودەدا لەم بابەتانە یعنی ئێمە زۆر جار لە ژیانی کاری خۆمانە لە ژیانی وەزیفی خۆمانە بتوانێتمان بە کەسێکە دەچین ژیانی تایبەتی خۆمانی بۆ باز دەکەین طبعا ژیانی تایبەتی خۆمان ئێمە هەر کاتێک کە بەرێکەوتر ڕووەدا لەگەڵ ئەو فەرمانبەرەیە لەگەڵ ئەو مۆزەفایە یاخود خوا نەخواست بەرژەوەندەکانی ئێمە لەگەڵ ئەوە تێکەڵاو دەبێت یا بەرژەوەندەکانی ئەو دەکەوتە خەتەر بەدڵنیایی و ئیژەکە لەسەر ئەو کاتی تۆ متمانەت پێ بۆ ژیانی تایبەتی خۆتە بۆ باسکردنەوە بۆی زۆر مهمە یعنی یەکێکە لە کارە زۆرگرنگەکان باسکردنی ژیانی واقعی خۆت یا باڵێ ژیانی تایبەتی خۆت ئەبێت بۆ کەسی ئەکادمی باسکەی بۆ کەسێک باسکەی کە دڵنیابی لەوە هەر لە هەندێک حاڵەتە بەرژەوەندەکانشی بکوێتە مەترسیەوە ئەو ئیش ناکە لەسەر بۆ منە ئەو واقعی کە تۆتیاتی ینی ئیش ناکە لەسەر بابەتە شخصەکانی دوایین پرسیاری منەگە بە کورتی و کاتەکەمان زۆر کەم بوو ئەگەر لە ڕووی دەرونیەوە ئێمە تەواو لە شوێنی کاردا بەرەو تێکچوونی دەرونی چوین تا چەند کاریگەری هەیە لەسەر دەرون ئەمە لای ئێمە کۆمپانیا و فەرمانگە و دامەزراوەکان لەوە تێگەیشتون دەرونی هەمومان کرێکاری بێمان دەرونی کرێکار و کارمەند چەندە گرنگە لێک بدرێتەوە بەدڵنیاوە تێنەگەشتون ئەو واقعیڵم بەڵام ئێمە شتێکمان هەیە لە ڕووی زانستی دەرووناسی و پێڵەن سوتانەوەی دەرونی زۆربەی زوری ئەو کەسانی کە لە شوێنی کارە مەهماکانە هەر کارەکە هەر شتێک بێ تووشی جۆرە لە سوتانەوەی دەرونیە بێت تووشی جۆرە لە معەزەبەوە بەرامبەر بە خۆی وجدانی خۆی معەزەبەوە یاخود کاریگەری شوێنەکەی لەسەر بەجێتە بێنێتەوە بۆی ئەگەر ئێمە هەر لە حاڵاتێکە توانیم ئەگە گەیشتنەوە قەناعەتێک کە ئێمە هەنگاوەکانمان کردارەکانمان قسەکردنەکانمان ڕەفتارەکانمان وەکو پێویست نییە ناتوانین بڕارەکانمان وەکو پێویست بێت بەدڵنیا لەو کاتێ ئێمە تووشی سوتانەوەی دەرونی بین ینی کاریگەری ئەو شوێنە لەسەرمانە هەیە بۆ ئەمە ئێمە دەبێت چی بکەین ئەبێ بۆ منە ینی ڕێسێ بە خۆمان بین پشووەک وەرگرین یا با بڵێن چالاکیەکی دەرەوەی ئەو شوێن ئەنجام بین یا بۆ منە بۆ ماوەیەک دوورکەوینەوە لەو شوێنە ئیجازێ بکەین یاخود لە هەمویان گرنگترەوەی کە پێویست بۆیە کە کەسێکی ڕاوێژکارێکی دەرونی بۆ منە ڕاوێژی پێ بکەیت کە ڕێنمایی بکە لەسەرەوەی کە چۆن ئێمە بتوانین لە سوتانەوەی دەرەوەی خۆ ڕزگار بکەین چۆن بتوانین ئەو با بڵێن ئەو کاریگەرە سیلبیانی کە لە شوێنی کارکردنی لە شوێنەیە کاریگەری سیلبی لەسەر من دروست نەکات دروستی کردووە بەڵام درێژەی شەشە و چارەسەری بکەیت زۆر بەڕێز ئێستا عەلی توێژەری دەرونی ڕۆمان بەخشە کاتەکەمان زۆر کەم بۆ ینام دەوەرە زیاتری هەڵەگرت بە سپاسە بۆ تۆ بەڵام ڕوونکردنەوەیکی جوانە دایواداری ماوەڵاتیان و لایەنی پەیوەندیدار لە دەرونی کارمەند تێبگەن دووبارە سپاس بۆ ئامادەبوونەوە